دوژمنێکی نوێ هەڕەشا لە جیهان دەکات ئەویش ڤایرۆسی گۆڕاوی نوێی کۆڕۆنایە کە بە ئۆمیکرۆن دەناسرێت. حکوومەت هێرێمی کوردستان بە هەمان گەرم و گوڕی دەستپێکی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە گۆڕاوەشە بێتەوە ئەگەر خوا نەخواستە لە هەرێمی کوردستان بڵاو بێتەوە. هەرچەندەم ڤایرۆسە تازەیە و زۆر لێکۆڵینەوە لەسەری نییە، بەڵام ئەوەندە هەیە کە ئەگەر ڤایرۆسی کۆڕۆنا دەرتاکە 2 جار بازدانی کردبێت ئەمە هێندەی ئەو بازدانی کردووە و خێراترە، خوددا پشت و پەنامان بێت. ئەوەش لە کاتێکدا ڕێکخراوی تەندروستی جیهانی پێشتر بڕیاری دابوو کە تاکو کۆتایی ساڵی 2021 لە سەدی 20 کۆمەلگاکان ڤاکسین لە خۆیان بدەن، واتە پرۆتۆکۆلێکە تێیدا سەدان 20 هەموو کۆمەلگایەک پێویستە ڤاکسین لە خۆی بدات. بەڵام دوای ئەو بڕیارەکە گۆڕدرا و کردیان بە 40%. ئێستا لە هەرێمی کوردستان سنتەرەکانی ڤاکسینی کۆڕۆنا ڤایرۆس لە زیادبووندان و ئێستا بازباسی کوتانی سێمە. پرسی ڤاکسین و ئامادەکاریەکانی کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی ئۆمیکرۆن یان هەر هەڕێشێکی دیکە لەگەڵ بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی نقاش دەکەم. کاکتۆر بەخێر بێی. زۆر سپاس. ئەمڕۆ وەزارەتی تەندروستی عراقی بڵاوی کردەوە کە لە هەر ساتە وەختێک معڕەزین لەوەی کە ئەو ڤایرۆسە ڕوو لە عێراق بکات. بێگومان بۆ هەرێمی کوردستانیش بەپێی ئەو هەموو شوێی لەگەڵ ئەوانە ینی لەوانەیە خێرا بگوازرێتەوە تا چەند ئەم ترسە پشتڕاز دەکەنەوە لە کاتێکیشدا کە ئەوان پێیان وایە هەتاوەکو ئێستا ڤاکسینی تایبەتی نییە و لەوانەیە لە هەمان سولالە بێت لە هەمان بنەماڵە بێت ڤاکسینەکە بۆی بخوات. ئەمەوێت هەم وەکو وەزیر هەم وەکو دکتۆرێکیش زانیاری لە جەنابەتەوە بڵێ. زۆر سپاس ئەم کاتتان باش. طبعاً ڕاستە ماوەی نزیکە هەفتەیەک دەبێت لە دەرچوونی ئەلانکردنی ئەم جۆرە نوێی ڤایرۆسی گۆڕاوی کۆڕۆنا کە ناویلێنراوە ئۆمیکرۆن ئێمە لە کۆمەلگای ئێمە و لە عێراقیش کە ئێمە پەیوەندی ڕاستە خۆمان هەیە لە بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆناش فعلەن وایە یان ئێمە لە بەرەوەی ڤایرۆسەکە کەتە ناو کۆمەلگای ئەوروپیش لە چەند وڵاتێکی ئەوروپاشدا هەیە هەرچەندە ڕێژە و ژمارەکە بەو ڕێژێنیە وەکو وڵاتانی باشووری ئەفریقیا، بەڵام مادەم ڤایرۆسەکە بوونی هەیە و تەشخیص کرایە و گومان لێکراوان زۆرن بە دڵنیایی بڵاو دەبێتەوە. بەڵام ئایا تا چەند خێرایی بڵاوبوونەوە هەیە، تا چەند توندی ڕێژەکەی ڤاکسین تەسیری لێ دەکات یان نا، ڕێژەی مردن چۆن دەبێت لەم ئەمانە هێشتا بەرچاوڕوونی تەواوی نییە لە بەرەوەی ئێمە لە گەڕەخرای تەندروستی جیهانی لەسەر هێڵین و چاودێریەکی تەواوی باردۆخەکە دەکەین لە کاتی ئێستا ئیجراعاتەکان جیاوازە لەگەڵەوەی کە پەیدا دەبێت. ئێستا ئیجراعاتێکە دواتر ئیجراعاتی تری پێویستە. ئەو ئیجراعاتانە لە گەڕەخرای تەندروستی جیهانی باسی لەوەمان کردووە کە چەند هەفتەیەک پێویستە بەلایەنی کەم دەڕۆژی پێویستە تاوەکو هەندێک خاصێتی ڤایرۆسەکە بە دیار دەکەوێت لە ڕووی گواستنەوە و خێرایی بڵاوبوونەوە و توندی لە ڕووی نیشانەکانەوە ئەو ئایا ڤاکسین تا چەند ڕۆڵی دەبێت. ئەمانە پێویستی بە دراسە و لێکۆڵینەوەی زیاترە. ئێمە ژۆکو هەرێمی کوردستان لە کابینەی نوێم خاوەنی شارەزایی بواری ئەم دوو ساڵەیە لەسەرەوەش قسە بکەین. ئێوە دەست و پەنجتان لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە نەرم کردووە لە کاتێکدا کە حکوومەت هێرێمی کوردستان وەکوی کە ئەلانیش کرا و WHOش ئەو شاهدەیدا کە پێش زۆربەی زۆری وڵاتان کەوتون. بڵێ ئامادەکاریتان تا چەند کردووە، تا چەند پێتان وایە لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسە ئەگەر بە ئەگەریش بێت ینی تا چەند دەتوانن بە هەمان گروتینی جاران ڕوبەڕوو ببنەوە؟ طبعاً لە سەرەتای دەرچوونی کۆڕۆنا لەبەر ئەوەی شارەزایی و خبرە نەبوو و ڤایرۆسێکی نوێ بوو، زۆر وڵاتان بە دوی چەند ئیجراعاتێکی تەقلیدی کردن کە ئێستا لە زۆربەی وڵاتان ئیجراعاتانە نەک بڵین مۆدلی نەماوە بەڵکو گۆڕانکاری و شێوازەکەی گۆڕاوە لە بەرەوەی ڤاکسین مۆجودە. بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان هەردەم ئامادە باشەکانمان بە پێش دەخین و چاودێریەکی چڕی بارودۆخەکە دەکەین. ڕۆژانە ئێمە لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی لەگەڵ عێراق لەسەر هێڵین و من ڕۆژانە لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆش لەسەر هێڵین چاودێری دۆخەکە دەکەین لە ڕووی گومان لێکراوان چێن ئەوانەی ڕسکی گروپی ترسناکەن بۆ ئەم ڤایرۆسە هاتوچۆ چۆن دەبێت و شێوازی فڕۆکەخانەکان و پێدانی ڤیزە و گەڕانەوەیان و ئیجراعاتی پشکنین و کەرەنتین و ئینجا دێنە سەر ئامادەیەکی تر ئەویش ئەوەیە هەوڵ بدەین وەکو ئەوەی شەپۆلی سێم لە جۆری دەلتا جۆری هەڵگەڕاوی با بڵین کۆڕۆنا ئێمە هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق یەکەم جار بوو بۆ پێش عێراقیش ئێمە تەشخیصی ئەو کاتی ڕامانگەیان تەشخیصی دێلتامان کرد و ڕامانگەیان کە دێلتا مەوجودە لە ناو کۆمەلگەیمە بڵاو دەبێتەوە خێرایە و فعلەنیش شەپۆڵێکی بەرز و بەداخۆڤایرۆسی ئۆمیکرۆن حالەتێکی گومان لێکراومان نییە لە هەرێمی کوردستان. من دەتوانم وەکو هەرێمی کوردستان قسە بکەم گومان لێکراومان نییە و تا ئێستاژی حالەتێک نییە کە ئێمە پێشبینی ئەوە بکەین ئەم کەسە ئۆمیکرۆنە هەرچەندە ئەمە ڕاست دەکرێتەوە بە پشکنینی تاقیگەیی بە کیتی تایبەت ئەوە بوو کە باسم کرد لە مانجی هەشت کە
ئەم ساڵ کە لە با بڵین پێش بگەینەمان جێژ پێش بگەینە لوتکەی هەڵکشان و بڵاوبوونەوەی جۆری دلتا ئێمە کیتی تایبەتمان پیدا کرد پێش هەموو پارێزگاکانی عراق لە هەرێمی کوردستاندا ئەم کیتە دەستەبەر بوو و ڕاماگەیاند و بڵاویش بووە ینی ئێستا لە هەوڵە دەبین دکتۆر بۆی بەسەرمان تێنەپەڕێتەمە ینی کەسێک ئەوێ پشکنین بکە ئەم پشکینە بە کیتی جارانی کۆرۆنا بۆی دەکرێت یان تایبەتە جارێ ئۆمیکرۆن هیچ تستێکی تایبەتمەندی بۆ لەسەر خاصیتەکانی ئەم ڤایرۆسە لەسەر گومان لێکراون لە وڵاتانەی کە ڤایرۆسەکە هەیە و دەگەڕێنەوە ئەمە خاصێتی یەکەمە بەڵام وەکو گوتم بۆ پشتڕاستکردنەوە و تاکتکردنەوە ئێمە لە هەوڵی ئەوە دەبین ئەگەر کیت و تستی تایبەت بە ڤایرۆسە دەرچوو ئێمەش پێش وڵاتانی دیکەش وەکو هاوشێوەی ئەوانەی کە تەشخیص بکە ئێمەش ئەو کاتی تاقیگە تەندروستێکی شتەکان بەکارهێنانی ئەو کتە بکەین بەڵام تا ئێستاکە وەکو گوتم زۆر هەوڵ هەیە بۆ ئەوەی دەستنیشانەکە لە ڕێی تاقیگەیی و لە ڕێگەی خاصێتەکانی ڤایرۆسەکە چەند دەگوازرێتەوە خێرایی چەند ئەمانە کۆمەڵێک شتە تا ئێستا بەرچاوڕوونی نییە سەرسەر ئەوەیە کە شەپۆلی سێم و چوارەم ڕوو لە عراق کاتی کۆرۆنا چوارەم مەبەست خەڵمان ناویان نا سێم و چوارەم بێکەوە دێت یعنی قسێکی وا طبعا ئێستامە هەر لە ناو شەپۆلی سێمین بەرەو خوارەوان پیان وا بوو کە سێم زۆر قڕس نەبوو سێم و چوارەمیان پێکەوە ناو ناگەر بەهڵەدانە چووم بەرحاڵ ئێوە هەفتانە لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانیدا دەبڵێش و بارودۆخەکە تاوتوێ دەکەن بۆ شەپۆلی سوارم کە ناوتانێ ناجەنابڵێن بۆ شەپۆلی سوارم چ مەترسێک هەیە مەترسی هەیە ئامادەکاریەکان چۆنن چۆن ڕوبەڕوو دەبنەوە چۆن وای لێکرێت کە ئەمە بڵاو نەبێتەوە لە کاتێکدا کە قوتابخانەکان ئێستا دەرگیان واڵایە بەسەر قوتابی مامۆستان کاک ڕگەزێ من لەو بەرنمەیەش زارێشتر ڕاماگەیان ئێمە کۆرێمی کوردستان لە 23 ساڵی 2020 ئەو کات تەنها 570 حالەتە بوو لە سین ئامادەکاریمان دەست پێ کرد و تەنها 17 حالەتی مردنە بوو لە سین کە کاتێک کۆرۆنا هێشتا ناویلێنەنرا بوو کۆڤید بۆی ئەم ناوەش دەڵێم لە کات ئێستا ناویلێنە ئۆمیکرۆن احتیمال لە گۆڕانکاری بەسەردا بێت ئەو کاتیش و تا ئێستاش ئێمە سێ شەپۆڵمان بینی کە لە هەمویان تونتر شەپۆلی کۆتایی بوو لە ڕێژە و بڵاوبوونەوە و مردن و بەداخەوە بەڵام لە هاوکات و لەگەڵ بوونی ڤاکسین ئەگەر ئەو ڤاکسینە بەردەست نەبووە ڕەنگە شەپۆڵەکە زۆر تونتر و ترسناکتر دەبوو لە کاتی ئێستادا پێشبینی شەپۆلی چوارەم دەکرێت یعنی کە دەڵێ سێم و چوارەم واتە لە ناو شەپۆلی سێمی ئێستا بەرەو خوارەوە دێن جارێشتر شەپۆلی چوارەم هەڵکشان هەڵدا ئەمە پێشبینیە ئێمە لە پێشبینی ساڵی ڕابردوو ئەم ساڵیشدا بۆ هەم شەپۆلەکانی تر پێشبینیەکانمان 100% هاتە جێگای خۆی ئێمە کە لە کاتی خۆشی ڕاماگەیان شەپۆلی سێمان لە پێشە بۆ دوای چەند هەفتەیەشتر فعلەن هاتە پێش ئێستا پێشبینیەکەیە بەڵام ئەو پێشبینیە وەکو پێشان نییە دەتوانێت گۆڕانکاری بەسەردابێ پێشبینیەکە چییە 4 تا 5 هەفتەی تر احتیمالە ئێمە بەرەو بڵاوبوونەوە و هەڵکشانیشتری نەخۆشی کۆرۆنا بین اینجا کۆرۆنا خۆی وەکو کۆڤید یان هەڵگەڕاوەکەی کە ئێستا پێدەڵێن ئۆمیکرۆن ئەمە پێشبینیە بەڵام چ تەسیر دەکە ئەم پێشبینیە زیاتر بێت زووتر بێتە پێش یان تاخیرتریکەی و نەبێت ئەسڵەن پرۆسەی ڤاکسینە کە ڤاکسین زۆر گرنگە وارە ئەمڕۆکە ئێمە بڕیارماندا و ئەمە ماوەیەکەت ماوەی نزیکەی زیاتر لە 2 هەفتە دەبێت لەگەڵ لیژنەی باڵای وەزارەتی تەندروستی عێراقی فیدرالیش لەگەڵ حکوومەتی عێراقی چکە لە یەک بەرنامەداین بەرنامەی نیشتیمانی کوتان و دابینکردنی کوتانەکان زۆر باشە لەو تاوتوێدا بووین کە خێرا دۆزی سێم جوڕعی سێم پێی دەڵێن نەک جوڕعی سێم بڵین ژەمی بەهێزکەر یان ژەمی زیادەچی بوستەر دۆزە بە ئینگلیزی بوستەر دۆز ژەمی زیادەکەی و ژەمی بەهێزکەر بەکاربێنین بۆ ئەو کەسانەی کە کۆمەڵە گرنمایی هەیە ئەوانەی 6 ساڵی بەسەرەوەنە ئەوانەی نەقسی مەنەعیانێ ئەوانەی 6 مانگ بەسەر ژەمی دووەمدا تێپەڕیە ئەوانەی کە لە مؤسسات صحی یعنی ڕسکی گروپ کۆمەڵک پێوەر هەیە ئەمڕۆستان زرامتان ڕاتانگەیان کە بڵێ دەدرێت بەو کەسانەی کە بە پێ ڕێنمایەکان پێ ڕێنمایەکان باز دەکەیت بەڵام ژەمی دووەم هێشتا خەڵک هێخشوەر نەگرتووە ئەمە چۆن کۆنتڕۆڵ ئەمە کێشەکەیە ئەمە کێشەکەیە طبعاەوە کێشەیەکی گەورەیە بەڕاستی ئەمە زۆر لە مێژە باسی ئەومان کردووە کە ئیسزابار چەندە دوای ئەو هەڵکشان و داخل بوون و ڕێژەی مردنی لە شەپۆلیسیین بوو تا ڕادەیەک بەرەو پێشتون هەبوو بەڵام هێشتان بە تموحی ئێمە نیە بەداخەوە تا ئێستاش ژمارەیەکی زۆر هاوڵاتیان ڕکابەری وەرگرتنی ڤاکسین دەکەن و دژی دەکەن و پروپاگەندەی نابەجێ و نازانستی بڵاو دەکەنەوە لێرەوە من دەمێت جارێک با وڵاتیان خۆشەویست بدەین باوەڕ بکەن ئەوانەی کە گیانیان لە دەستدا بەداخەوە ئەو خێزانانەی کە کەسە خۆشەویست و عەزیزەکانیان ڕۆی ئەگەر ڤاکسینیان وەرگرت بە ڕێژەکە زۆر کەمتر دەبوو یان توش نەدەبوون یان زۆر بە سادەی توش دەبوون و ئەوانەی کە ڤاکسینیان وەرگرت من لێرە دەمەوێت جارێک لەگەڵ بە ڕێزت ڕای بگەینی کە چەند بەختەوە بوون ئەوانەی کە ڤاکسینیان وەرگرت ناڵێم توش بوون نەبوو زۆر کەم بوو بەڵام تووشیش بوون زۆر بە سادەیی و تیان پەڕاند و تووشی داخل بوون و عینای مڕەکەزە و مردن نەبوون هیوادارین ئەوانەی وەریان نەکردو لە ژەمی یەکەمەوە پێدابێن ئەوەی ژەمی یەکەم وەرگرتووە دووەم وەرگێ و ڕێنمایەکانی ژەمی سێمی بەهێزکەریش ئێمە هەر ئەمڕۆکە ڕاماگەیاند ئینشاءالله ئەمە
دەورێکی گەورە دەبینێ بۆ ئەو ڤاکسینە ئەو ڤایرۆسە نوێی هەڵگەڕاوی ئێستاش ئەمە وەکو تیمی میدیایی هەمیشە بەخۆم تێبینی ئەوم کردووە تجارە چێ جەنابەت لە تەلەڤیزیۆنێکیان بەڕێوەبەرە گشتیەکان وانەی تەندروستی لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی ڕوبەڕوویان بە خەڵک دەڵێن ژەمی یەکەم و دۆمەر بگرن پێویستە فشارێکی زۆر دەچێتە شوێنەکانی پێدانی ڤاکسین ڕەنگە بۆ بەیانیش پاش ئەم بەرنمەیە هیوادارین بۆیش ئێوە لە ڕووی لۆجستیکیەوە تا چەند ئەم شوێنانە ئامادەن کە پێشوازی لە زۆربەی زۆری خەڵک بکەن یان لە زۆرنەی خەڵک بکەن لە کاتی ئێمە لە بیرتان بێت ئێمە تەنها ناو شارەکان ڤاکسینە بوو ئەو کاتی بە جێرەی تعامل لەگەڵ ڤاکسینی بەردەست تعاملمان دەکرد بەڵام ئێستا خۆشبەختانە 180 سنتەر لە هەموو شار و قەزا و ناحیەکان سنتەری ڤاکسینەیە و سێ زۆر بەردەستە هەر سێ زۆری ڕێگە پێدرا و سەلامەتە و جیاوازینە و کاریگەری خۆی هەیە و جگە لەوەش 45 بنکە لەسەر 12 وحدە کاریەکەیان سێ تیمی گەڕۆکیەیە واتە 45 تیمی گەڕۆکمانەیە بۆ تیمی گەڕۆکن بە پزیشک و بە کارمەی تەنسی و بە پێداویستی لۆجستی و بە ئەمبولانسەوە دەستنە ئەو شوێنەی کە قەرەباڵغ بی وەکو قسم داخلەکان ئێمە نزیکەی مانگەکە دەستمان پێ کردووە ناوزانکۆبی فەرمانگەکان بی شوێنێک بێت کە پێیج بۆکە و ئەمەش ڕۆلێکی باشی بینی و بەردەوامین ئەمە بە داعمی WHO دەکرێت ئەمە داوامان کردو لە ساڵی نوێش ئەمە چکە تانیایەتی ساڵە ئەم تیمە گەڕۆکانە هەر ببینێ باشە بۆ سەدان چلی وەکوی کە ئێمە وەکو عێراق جاران 120 بوو 120 کە ژەمی دووەم وەربگرێ لە کۆڤاکس بەڵام دوای بەرهەمێنانی زیاتر و بەردەستبوونی ڤاکسین ڕێژەکان گۆڕاوێستا وەکو عێراقەکانی گۆ بای ئەوەندە دەکەن تاوەکو سەری بەڵێ سەدان چلی خەڵک لێدا ئەگەر بەش بکە بەش دەکا بەڵام دەگەینە ئەو ڕێژێ ئەمە هاوڵاتی دەبێ هەڵێم ئەگەر هاوڵاتیان بێکاتی ئێستا توانن دوو پێوەر هەیە من دەمەوێت پێت ڕابگەێنم کە پێوەری ئەمڕۆیە تا ئەمڕۆکە من ئەو پێوەرانە ماوەڕگرتووە لە 129 هاوڵاتیانی سەروی 18 ساڵی ژەمی یەکەم وەرگرتووە و لە 122 هاوڵاتیانی سەروی 12 ساڵی ژەمی یەکەمی وەرگرتووە بەڵام بۆ ژەمی دووەم لە سەروی 18 ساڵی 120 ژەمی یەکەمی وەرگرتووە لە 115 ژەمی دووەمی وەرگرتووە سەروی 12 ساڵی چونکە ئێمە دوو ڕقەمی جیاوازمان بە 12 ساڵیش وەردەگرێت بەڵێ تا سێ هەفتە پێش ئێستا ئێمە ئەگەر لە بیرت بێت تەنها 18 ساڵی بەسەرەوە دوایە بڕیارەکە گۆڕا بۆ 12 ساڵی سە لە 12 ساڵی بەسەرەوە دەتوانێت ژەمی یەکەم و دووەم وەربگرێت لە 18 ساڵی بەرەو سەرەتاوەکو دەکاتە 80 و سەروی 80 هەمووی تا ئەوەی لە تەمەنە بەڵێ لە 129 ژەمی یەکەمی وەرگرتووە و لە 122 ژەمی دووەمیشی وەرگرتووە ئێستا ئەمارێکمان ڕاگەیان گوتمان نزیکەی 90 لە سەدیان 18 لە سەدی ڕایانگە باڵێن ڤاکسینەکان لێداوە ڕێژێک بەردەستە سەدان سەدی سەلیداوە وەکو باسم کرد ئێمە لەوە دەست پێ بکەم چەند گەیشتووە تا ئێستا 2,536,199 ژەم گەیشتووە خۆشبەختانەوە ڕێژەیەکی خراپ نییە باشە لەرسێ زۆرەکە چەندی لێدرایە ئەوەی کە ئێستا چەند لێدرایە چەندی لە مەغزەن و لە بنکەکان مایە 1,593,041 ژەم بەکارهاتۆ تا ئەمڕۆ واتە ئێستا زیاتر لە تقریبا 6 ئەوەی بەردەستە بەکار هاتووە بەڵام ئەوەی ماوە بەردەوامیش ئێمە دابینی دەکەین بۆیە چەندی بەکاراتەوە لەو 1,592,100 ژەمیەکەم بەکاراتەوە و 650,931 ژەمی دووەم بەکاراتەوە 168 دەکات لەوەی کە لە بەڵێ ئەوەی کە لە بەردەستە بۆیە دەکەم دەڵێم لە سەروی 18 ساڵی 129 ژەمی یەکەمی وەرگرتووە لە سەروی 18 ساڵی 120 ژەمی دووەمی وەرگرتووە بەڵام لە سەروی 12 ساڵی 122 ژەمی یەکەمی وەرگرتووە لە سەروی لەسەر تیمی گەڕۆک ئەمەوێت پرسیارت لێ بکەم هاوکارانم راپۆرتێکیان ئامادە کردو لەسەر تیمی گەڕۆک و ئامادەکاریەکانی ئێوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی گشتی و ئەو گۆڕاوی ئێستاش دەرفەتم پێوەدا پێکەوەی بین ئاشکرایە هەرێمی کوردستان وەک هەموو ناوچەکانی تری دنیا ڕوبەڕووی هەڕەشەیەکی چاوەڕوان نەکراو بووە کە ئەویش پەتای ڤایرۆسی کۆرۆنایە حکوومەت هەرێمی کوردستان لە پێش زۆربەی وڵاتانی دنیا بوو بۆ گرتنەبەری ڕێوشوێنەکانی خۆپارێزی و دەرکردنی ڕێنمایی تەندروستی لە کۆتایی ساڵ نزیک دەبینەوە و دوژمنێکی نوێ هەڕەشە لە جیهان دەکات ئەویش ڤایرۆسی گۆڕاوی نوێی کۆرۆنایە کە بە ئۆمیکرۆن دەناسرێ هەرچەند ئەم ڤایرۆسە تازەیە و زۆر لێکۆڵینەوە لەسەری نییە بەڵام زۆربەی شارەزایان دەڵێن دەهێندەی ڤایرۆسی کۆرۆنا دەلتا خێراترە لە بڵاوبوونەوە هەر بۆیە بەرپرسانی تەندروستی هەرێمی کوردستان دەڵێن پێویستە ڕێژەی کوتان بە ڤاکسین لە ناو خەڵکدا زیاد بکەن بۆ ئەوەی بەرگری لەشی خەڵک بەهێز ببێ ڕۆژانە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی پارێزگای هەولێر زیاتر لە 8 تیمی گەڕۆک لە شوێنی جیاوازی پارێزگاکە ڤاکسین لە چین و توێژە جیاوازەکان دەدەن لە شوێنەکانی خۆیان.
ئێمە وەکو تیمێکی گەڕک هەستین بە دلێرزیلێدانی ڤاکسین بۆ ئەوەی خزمەت بە هاوڵاتیان بکەن و بۆی بەرگرێکی باشیان بۆ دروست بێتن و ئەمە هەر ڕۆژێ لە شوێنێکین کولیەکانمان هەیە قوتابخانەکانمان هەیە ئێستا شوێنە گشتەکانمان هەیە ئەمە ئامانجمان وەیە کە خەڵکەکە سوودمەند بی لێمان ئەمە وەکو تیمەکە یعنی وەکو فری ئیش دەکەین بۆ ئەوەی هاوکاریان بکەین لە ڕووی نەخۆشی و بەرگریان بەهێز بکەین دەستخۆشی لە حکوومەت دەکەین لەبەر ئەوەی کارمەندم زۆرە کە هەر جێگای کارمەندی زۆر بوو قیچێک زەحمەتە بۆ من بتوانم هەمووی ڕێک بێخم لە یەک کات و لە یەک سات بیان تان بیان بەمە بۆ دائیرەی کە ڤاکسینی وەرگن شەشی زۆر جوانە شەشی زۆر سەردەمیانەیەکەوە ستافی حکوومەت بتوانن بێن لای جەنابەت لای هەر خاوەن کارێکان هەر جێگای کەوا ڤاکسینی وەرگن ڕاستی دەستخۆشیان دەکەم زۆر سوپاسیان دەکەین زۆرها کرێکارمان هەیە نیپالیمان هەیە سووریمان هەیە عراقیمان هەیە هەمووشیان وەریان گرتووە. بەپێی فەرمانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تا سەرەتای ساڵی داهاتوو دەبێت تەواوی مامۆستایان و فەرمانبەران و فێرخوازان ڤاکسین وەربگرن. هو كيف بروسا ورقتنا فاكسيني برنجك جالك باش برايفت شيت ليت بيت ديف طموحه ما نبيت ما فيها بهشتا باش ترجيبا فيغا فيجيت وكم قناغه كي داينه چند روجه كه وزاره ريفبريا گشتيا ساخلاميه پاريزگاه دو كه سپاسيوه تيمت گروك بك اينه كل سر ناوندن خواندن ادگرنج با اوت ناو قطبخانه دا واکسین ور بگیرن او قطبیت کجیه و 18 سالیه و به هل تایبت قطبخانه آماده و ایواران و پیمانگاه و تا کو اویچ 12 سالی جی به هل کو د شمولی اوی برنامه کن تا ئەم ساتە 800,000 کارتی ئەلیکترۆنی دوای وەرگرتنی هەردوو ژەمی ڤاکسینی کۆرۆنا لە سنووری پارێزگای هەولێر چاپ کراوە کەوا لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا کاری پێدەکرێت. پرۆسەی پێدانی کارتی ئەلیکترۆنی بۆ ڤاکسینی کۆرۆنا پرۆسەیەکە کە دەستمان پێ کردووە ئەو هاوڵاتیانێکەوە هەردوو ژەمی ڤاکسینیان وەرگرتووە ناویان تۆمار کراوە لە پۆرتالی فەرمی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان مافیان هەیە داوای ئەم کارتە بکەنەوە ئێمە ئەم کارتە تاوەکو ئێستا 800,000 کارت بۆ سنووری پارێزگای هەولێر چاپ کراوە و هەروەها هاوڵاتیان بە ماوەی 48 کات ژمێر دەتوانن ئەم کارتە بەدەست بێن بۆ سەبارەت بەم پرۆسە ئێمە ڕۆژانە نزیکەی 1800 بۆ 2000 کارت چاپ دەکرێت و دەدرێتەوە بنکەکان و هاوڵاتیان لەوێ ئەم کارتە هەر لە بنکەی کە ڤاکسینە وەرگرتووە لەوێ بەدەستێنن ئەم کارتە. ئەم کارتی ئێمە ئەلیکترۆنیە کە دەردێت باوەڕپێکراوە لەلایەن وڵاتانی جیهانی و لە هەموو وڵاتانی سەرانسەری جیهان باوەڕپێکراوە و لەبەر ئەوەی بارکۆدێکی لەسەر کاتێک کە سکان دەکرێت لە وڵاتانی نێودەوڵەتی تەواوی زانیاریەکانی ڤاکسین کراوی کەسی ڤاکسین کراوە پیشان دەدا. وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراق پلانی هەیە گرێبەستی نوێ بکەن لەگەڵ کۆمپانیەکانی فایزەر، سینافارم و کۆڤاکس بۆ هاوردەکردنی 18 ملیۆن ژەمی دیکەی ڤاکسینی کۆرۆنا وەک بەشێک لە هەوڵەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. دەستان خۆش بێت دکتۆر تیمەکانی گەڕۆک مژدەیەکی زۆر باش بوون بەڵام ئەمەوێت ئەوەت لێ پرسم جگە لە تیمەکانی گەڕۆک پرسی قوتابخانەکانیش پرسێکی هەستیارە هەرچەند بڕیاروا بوو تا کۆتایی ئەو مانگیانی لە بەیانیەوە سەرجەم مامۆستایەکان لێیان دابێت لەوانەیە بەشی زۆری مامۆستایەکان نهاد بنە بەردەم ئەو شوێنانە و ڤاکسین لێ بدەن حتا بۆ فەرمانبەرانیش تاوەکو سەری ساڵی نوێ بۆ هەڵمەتی تیمەکانی گەڕۆک لەلایەک بۆ پرسی قوتابخانەکان لەلایەکتر بۆ فەرمانگەکانی تر ئەمانە چی دەکرێت و ئەجێنداتان چیە و بەتەمانە چۆن مامەڵە لەگەڵ دۆخە طبعا کاک ڕەگەز ئەمە پێش ئەوەی تیمی گەڕۆکی دروستبی ئێمە چەند سنتەرێکمان تایبەت بە مامۆستایان کرد و 10 ڕۆژیشمان تایبەت بە مامۆستایان کرد پێش دەستپێکردنی پرۆسەی خوێندن لە هەموو شارەکانیش یعنی مشارەکە هەبوو ئەو کاتی بەڵام دوای ئەوەی بووە بڕیار و ئەم شەپۆڵەشات ڕێژەکە بەرز بۆ بەڵام هێشتا نەگەیشتە 100% ئێمە هیوادارین مامۆستایان هەمویان بێن خۆیان بکردن بەڕاستی ناکرێت مامۆستا بە پروپاگەندەیەکی ئەوەی کە کەسێک باز بک بڵێ مەخراپە و خەتەرە و لی نەدەم بۆیە تا ئێستاکە ئێمە دەتوان بڵێم ئەوانەی کە جوڕعی یەکەمیان لێدایە دۆزی با بڵێن دۆزی یەکەم و دووەمیان لێدایە زیاتر لە 72,000 دۆزە جوڕعەیە بڵێ هەندێکیان کە 52,780 دۆزی یەکەمی لێدایە و دۆزی دووەمیش نزیکەی 20,000 دەبێت ئەمانە دەبێت بێن هەمووی تەواوی بکەن چونکە من لەگەڵ وەزارەتی پەروەردە لەسەر هێڵین بەڕێز وەزیری پەروەردە باز لەوە دەکا
نزیک دەبێتەوە بزانم لە 120,000 مامۆستا بە فەرمانبەر و بە ئەو ئەگەر فەرمانبەری خزمەتگوزاری و کارگێڕی ئەوانی تریش دەگات نزیک لە 150,000 دەبێت ئەوانە هەموو چکانە ناو پۆلێکی داخراو و تەڵەبەی تێدا هەیە بەڕاستی و ئێستا لە سەروی 12 ساڵی من دەمەوێت بڵێم لە زۆر مەکتەب هەیە مامۆستا و مدیرەکان بە ئیدارەتی زۆر باش لە 12 ساڵی بەسەرەوە ئەسڵ قوتابەکانیشان موافقە وەرگرتێ لە دایک و باوکان بە فۆرمێکی تایبەت کە کوتانیان دەست پێ کردو و ڕێژەی هەندێک قوتابخانەیە نزیک دەبێتەوە لە 100 بەڵام قوتابخانە حکومیەکان بە تایبەتی و بەڕێوەلایەتێکشەکانی پەروەردە دەبێت بەڕاستی مامۆستایان ئاشنا بکەنەوە و هۆشیاریان بکەنەوە بۆی کە ڤاکسین دەبێ وەرگن قسەک لەسەرەوە هەیە کە دەگوترێت ئەگەر بێت و جارێک کەم شەپۆڵە یان شەپۆلی چارم کە جنابتان ناوتان لێنا درێژە پێدەری شەپۆلی سێمە و خراپتریش ئەگەر ئەمە ڕوو لە هەرێمی کوردستان بکات و قسێت چییە کە قوتابخانەکان دیسات دەرگایی قوتابخانەکاندا دەخرێت ینی ئەمە تا چەند ڕاستە جارێ پێشەمو شتێک دەنگۆی ئەوە هەیە ئەم دەنگوێ ڕاستە کە قوتابخانەکان لە ئێستا دادەخرێن تا ئێستامە بیر لەوە نەکراوەوە نە لەگەڵ وەزارەتی پەروەردە نە لەگەڵ لیژنەی باڵاش و ئێمە ڕۆژانەش لیژنەی باڵا تەمان بڕیارەکانی واضحە کە تا سەریمان کە یەکی 12 بەیانیە دەبێ مامۆستایان ئیدی بە مەرزدارەوە بچنە ناو پۆلەکان و تو یەکیش فەرمانبەرە و فەرمانگەکانە تا ئێستا بیر لە داخستنی قوتابخان نەکراتەوە و نەگەیشت ناو حالەتەش و بڕواشم وانە بگەینەوە حالەتە ئینشاءالله چونکە بەڕاستی دنیای نوێ بەرامبەر کۆرۆنا وەکو باسم کرد لە سەرەتادا شێوازی بەرەنگار بنەوەکانیان گۆڕی بەدیلی داخستن هەیە ڤاکسین هەیە مادەم ڤاکسین هەیە ڤاکسین لێ نەدەی و دەرگای قوتابخانە و خوێندن ڕابگری نازانم ڕێنمایەکانی ژەمی سێمم پێ بڵێ ئەو ڕێنمایانەی کە ئەو کەسانە چێن کە پێویستە ژەمی سێمی ڤاکسین طبعا تیمی تەندروستی ئەوانەی لە مؤسسەی صحیح دەکەن هەمویان زائیدەن ئەوانەی تەمەنی 6 ساڵ بەسەرەوەن لە ناو هاوڵاتیان ئەوانەی نەخۆشیە درێژخایەنەکانیان هەیە گرینگە بۆ ئەوانەی نەخۆشیەکانیان هەیە کە تووشی کەمی بەرگری لەش بوونە یعنی مەناعیان کەمە و ئەوانەی کە ڕیسکی گروپن پێداویستیەکە منە لە ناو شوێنێکی قەرەباڵغەوە بەردەوامە و کۆنتاکتی لەگەڵ کەسانی دیکە ئەوانە هەمووی بەڕێنمایی ئێمە ئەوڕۆکەش بڵاومان کردەوە پێویستە ژەمی سێم ژەمی زیادەکی وەرگن بەمەردێک دوای 6 مانگی وەرگرتنی ژەمی دووەم دوای 6 مانگ ژەمی دووەم زائیدەن هەر کەسێک ئەگەر بێت و مەناعی نەبێ ئەگەر فەحسەکی کردو ئەو نابتە تەعمین بۆی هەموو کەس بچی فەحس بکە بەڵام ئەگەر لەلایەن پزیشکێکەوە نیشانەی هەبوو یانش لە فەحسی ڕۆتینی دەرچوو کە مەناعەکەی لاوازە نییە ئەوانەش دەتوانن ژەمی زیادەکەی یان ژەمی بەهێزکە بۆ ژەمی سێم هەرچەند پشتڕاستکراوەوە لەلایەن WHO کە پێویستە بەڵام عادەتەن خەڵکی چاو دەبرنە وەزیرەکان وەزارەتەکان ئێستا وەزارەتی سەحە و کارمەندانی ئێوە دەستیان کردووە بە ئەمە ئەمڕۆ بڕیارەکە دەرچوو بە پێ ڕێنمایەکانیش ئێمە ئەو ڕێنمایانە بڵاو دەکەینەوە و ئەوەی کەسانی کە مەشمول بیت دەتوانێت وەربگرێت من کاتی بەرنامەکەم تاوا دەبێت بۆیش ئەگەر دەرفەت هەبێت دوو پرسیارم ماوە یەکەمیان لەسەر کارتی ڤاکسینم کارتە زیرەکەی کە دروستان کردووە قسە لەسەر ئەوە کرا کە تەزویری تێدا دەکرێت ساختی تێدا دەکرێت لەگەڵ کارتەکانی تریش بۆ ئەمە پێشتر بزانیمان کە تیمی ئاسایش و پۆلیس کۆمەڵێک خەڵکیان لەمە دەستگیر کرد تا چەند ئەمە ڕێگریتان لێ کردووە و تا چەند فایدەی ئەوەشی هەیە گەربیکەن لە دام و دەستگاکان دەخوات یانە مەتاڕەکان و فڕۆکەخانەکان و شوێنەکان دەخوات طبعا دوو جۆرە کارت باز دەکەین ئەمە ئەو کارتی کە موعدی لەسەر دەنووسی و بینی ژەم یەکەم دەدەنێ وەکو دۆکمنتێک ئەمە ئێستا قیمەتێکی نییە لە دنیادا لە بۆ بەکارێنانی لە بۆ فڕۆکەخانە و سەفەر و وەرگرتنی ڤیزە و ئەوانە ئەمەیان چکە مقەبایەکە ئەویان تەزویری تێدا دەکرا خەڵکەکە بوو سەختەکاری تێدا دەکرا و لە شارەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستانیشان دەینا بەڵێ خەڵکێ دەستگیر کراوە تا ئێستاش لە دەستگیرکراوەکان هەیە لەسەر ئەو بابەتە بەڵام کارتی زیرەک ئەوەی با بڵێن ڤاکسین ڤیزەی پێ دەڵێن ئەویان کۆدێکیە بۆ کۆدا دەتوانانی بچێ ناو سیستەمێک ئەو سیستەمە تەنها لە حکوومەت هەرێمی کوردستان و لە مرکزەوە ئەم سیستەمە هەموو داتایەکان پیشان دەدا بۆیە تەزویری لێ ناکرێت ینی ناتوانێت تۆ بچی تەقلیدکەی و کارتێک دروستکەی لەبەرەوەی ناتوانێت بچێ ناو سیستەمەکان ناوی لە سیستەم نییە ئەویان تەزویری لێ ناکرێت و زۆر سەرکەوتوو بووەوە یەکێک بۆ لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانی دنیا کە هەرێمی کوردستان لە ئەوانەی کە مسافر بوونە بۆمان باز دەکەنەوە کە چەند سوودی وەرگرا و چەندیش بەکارهاتوو چکە لە زۆر وڵاتی پێشکەوتووە تا ئێستا تای وەرەقەیە بەڵام بەکارهێنانی ئەم QR کۆدە بۆتە بەڵگەیەکی گرنگ بۆ زۆر شوێن لە ئەوروپا من لە یەک خولەک دەرفەت پێدەم دوا پرسیارەکەم دوا وەڵام دەیە ویش لەسەر ئەو کۆچبەرانی کە ئێستا ئارەزومەندانە لە ڕێگەی فڕۆکەخانی بلاڕوسیا دەگەڕێن هەرێمی کوردستان ئەمانە تا چەندە پشکیندرێن بە خۆتان نەزان لە جەنگەڵێکن لەگەڵ خەڵکی ئەفریقی ئەوروپی شوێنەکانی تر تێکەڵ دەبن
تا چەند ئەمانە کە دەگەڕێنەوە پشکنینی وردیان بۆ دەکرێت. طبعا لەسەر ڕاستپاردەی بەڕێز جەنابی سەرۆک حکوومەت هەرێمی کوردستان و بە هاوکاری لەگەڵ DFR یان بڵێ فەرمانگەی پەیوەندەکانی دەروی حکوومەت هەرێمی کوردستان زۆر مرۆڤ دۆستانە تەعاملیان لەکران نیشتیمانی خۆیانە و بە خێراتنەوەیان کرایەوە لە ڕووی پزیشکیەوە تیمێکی پزیشکی تەواو نەخۆشخانەی گەڕۆک لە فڕۆکخانەکان بۆ دوو وەجبە تەنانەت نیوەی شەویش بووە حالت بە حالت سیر کراوە و هەموو پشکنینەکانیشیان بە خۆڕایی بۆ کراوە بۆ کۆرۆنا و هەرچی تر پێویست بۆ حالەتێک کە تووشی نەخۆشی بۆیان پێویست بەشکنین بۆ حالە بۆ لە بۆ نەخۆشخانەکان تیمەکە بە تەواوەتی چاودێری تەندروستیان کردو چکە ئەمانە لە دۆخێکی سەخت دابوون لە ماوەی ڕابردوو بۆیە ئێستاش بەردەوام دەبین هەر وەزبێشتر بێتەوە بە دڵنیاییەوە ئەمانە خوشک و برا و هاوڵاتی ئەو نیشتیمانی خۆمان و بەڕێز جەنابی سەرۆکوەزیران زۆر مهتەمە پێیان خزمەتیان بکەین. ڕێز دکتۆر سامان بەرزنجی زۆر سپاس کە کۆمەڵێک زانیاریت پێداین بە تایبەت زانیاری لەسەر ژەمی سێمی پێکوتە و ڤاکسین. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ گرنجدان بۆ بابەتەی هەنووکەی دنیا. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار تەندروست بوون.